بو يخوي قرا فمي كمثل غيث أعجب الكفار نباته ثم يهيج فتراه مصفرا. فمي جياني إنسان عينا رقوايا الرقية كم جار يكتوي بشكوليه وبزريكا، فإذا أنزلنا عليها الماء اهتزت أجر آمان بسرا باران قشأك أو توا يتدروا شكراك وردا وردا لقدركا ويتسروا وردا وردا الصوزبه وردا وردا قول دركا انجا بروبو مدى انجا وردا وردا زردبه انجا دواي وشكبه انجا دواي برو مردنو برو كوتاي هاتم بالضبط جياني إنسان أمريكا أخوائي قورا وصفيكا. ثم يهيج فتراه مصفرا. أخوائي شن زوايلي هاو أم صوزايا أم دارا دويني صوزبو أم جاي دويني صوزبو هندي الروكمان هي صوزايكي قنجيكي وكو جنابد يك مانتاسي مانغا خايني هندێکی تریان هەیە 6 مانگ تا 8 مانگە خاینێ هەندێکی تریان هەیە 11 تا 15 مانگە خاینێ زۆرترین ڕووە کە بەرگە بگرێ 3 ساڵ بۆ 100 ساڵ سەوزایی هەیە و بەرەدا گریمان ئێمە 6 ساڵە ژین پاشان چیمان کرد مەرگێکە لەسەر ڕێگە لە دووی تۆ دەگەڕێ. خۆشەویستەکانم سەرنجامی ئەم ئیشە سەرنجامی ئەم کارە سەرنجامی ئەم گەنجیەیت و ئەم خۆشیەیت و هەر ئاوا کۆتایی دێ بەڵام زۆر بەداخەوە هەروە بە هەوانتەیی ئەڕوات و ئاگامان لێی نییە. ئیبن مەسعود دەفەرمێ ئینسان لە دنیای وەکو میوانێک وایە ئەو پارەی کە پێشێتی ئەمانەتە و قەرزە لایی میوان ئەبێ ماڵ بەجێ بێڵێ قەرز جێبێ بدرێتەوە کابرایەکە بینی لە دنیای خۆی ماندوو کردووە خۆی شپرزە کردووە یەت و ئەچێ و ڕائەکە لە ئەخیرا بە دەستێکی بەتاڵ بە کفنێکەوەی خەنە ناو ئەو گۆڕەوە بەبێ ئەوەی هیچ شتێکی لەگەڵ خۆیان بردبێت واتە پێی ئەڵەی خاڵە گیان خۆمان دووکە مامە گیان خۆ عەزیێت بە گەنجەکە بڕەتێ ئەی سەرۆکەکە خۆت شپرزەکە لە ئەخیرا کورسی و ماڵ و سەروەت و پارەکەت بەجێ ئەمێنێ. سبحان الله ئەگەر بە هەر یەکێک بڵێم کاکە مەسیری تۆ لە ئەخیرا ئیفلاسە پێی ناخۆشە ئەڵێ باشە بۆچی ئیفلاسەکەم من دەوڵەمەنم بۆچی لێمە قەومێ ئەڵێ پاش 30 ساڵی تر پاش 40 ساڵی تر لە سا 70 تا لە سا 80 دەوڵەمەنەکان تەمەنیان لەسەر 70 ساڵەوەیە دەوڵەمەنەکانی جیهان قەینەوازە دەوڵەمەنی خۆمان بێنە دەوڵەمەنی خۆمان وەکو ماشەڵڵا وەکو قارچێک هەڵەتۆقێ بەڵام دەوڵەمەنەکانی جیهان کە پێ ئەگەن تەمەنیان لە نزیکی 70 تا 80یە توانای هیچی نەماوە بیخوا گەیشتۆتە تەمەنی وشک بوونەوە ئەنجا کاتی ئەوەی هاتووە کە نان بخوا ئەنجا کاتی ئەوەی هاتووە ئیسراحەت کە ئەنجا کاتی ئەوەی هاتووە کە لە بەرهەمەکەی خۆی بحەسێتەوە بەداخەوەشی پێ ناکرێ. خۆشەویستەکانم ئەمە بەروبوومی دنیایە کە ئێمە ئێستاکە نەتیایە ئەژین خەتێکی درێژ لە مەلاین ساڵەوە هاتووە من و تۆش هاتووین لەم خەتایەکمان گرتووە ژیان هەیە منیش هەم تەمەن هەیە منیش هەم من ئێستا لە ژیانم چونکە ساڵی 2015ە بەڵام 2016 گەرنتیم نییە زەمانم نییە ئەزانم ئەمڕۆ لە بەیانیەکەوە تاکە سەعات 3 بەپێی تەقدیرات و بەپێی ئەحسائیات ئەمڕۆ چەند کەس وفاتی کردووە 95,000 کەس بەس لەم ڕۆیان مردوون هەتا ئەگاتە شەو نزیکی 200,000 کەسە مرن ئەگات دێبێکی نەبی لەو ڕقەمانە ئەم ساڵ لە 2015 تا ئێستا 56 چی؟ چەند کەس دەستە زەویان مردوون 56 ملیۆن ئینسان مردوون لا إله إلا الله. ئەوەی کە پاری احتیفالی جێڕا بۆ 2015 ئەمڕۆ لەژێر خاکایە ئەوەی ئەمڕۆژ خۆی حازر کردووە بۆ 2016 هەموو ڕۆژێ 200,000 تری لێڕوا هەتا گاتە سەری ساڵ ئەوڕێ بەرە بزانە چیەکەیت بزانە تەمەن چەند بە سەریعی بەجێ پێڵێ لەبەرەوە ئەمەی کە ئیساکە نەک تۆ تیا ئەژیت سەرمایەیە گەنجینەیە دەسمایە بزانە چی تیا ئەکەیت